سڵاوتان لەبێ چۆنن خاسن دیدەنم پۆدکاستی ژیواتان پێشکەشەکەم هەموو کاتێک وا بیستومانە وا بەرگێمان کەوتووە کە چوزانم نەخۆشیەکانی شێرپەنجە یان نەخۆشیە کوشندەکان هیواکان لە ناوە بن کەسەکان لە ناوە بن ئەزمونێکی خراپ و ناشرینن بۆ کەسەکان بەڵام من ئەمڕۆ لەم پۆدکاستەیە پێتان ئەڵێم ئەکرێ نەخۆشی شێرپەنجە یان هەر نەخۆشیێکی تر دروستبوونی ئەزمونێکی تازە بێ لە ژیانە ئەم کتێبە ئەزمونی ژیانی کەسێکە کە تووشی شێرپەنجە بووە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە ئەتوانێ وانەیەکی دەرونی باش پێشکەش بە کەسانی تر بکە و ئەزمونێکی جوان بگێڕێتەوە کە هیوا بەخش بێ بۆ هەموو توشبوانی شێرپەنجە جا خۆشی گیانم لەگەڵە ئەمڕۆکو خاوەن ئەزمونێک کە خۆی تووشی نەخۆشی شێرپەنجە بۆ ئەلحەمدولیلا تێپەڕاندووە بانگمان کردووی و باسی ئەزمونی ژیانی خۆت و کتێبەکەت بۆکەی بەخێبێ خۆشیگیان سەر چاوماناتی پێم بڵێ نووسینی ئەم کتێبە بۆ تۆ هەموو جارێ ناوگرێنێ نایتر ئێستا لە گریانە نەماین سپاس بێ ئەلحەمدولیلا خۆشیم پێم خۆش بوو یەکەم جار خۆم بناسێنم ماڵ سێ مانگ پێش ئێستا بۆی هەنێ پشکنینەوە دەرکەوت کە شێرپەنجەمەیە بنیش وەک هەر کەسێکی تر بێبەش نەبووم لەو هەستە ناخۆشی کە چەشتم چونکە بەڕاستی بیستنی وشەی شێرپەنجە زۆر قورسە بەڵام هەمووەوەی کێسا کاری لەسەرەکەم هەموو بەنووسینی کتێبەکەشمە ئەوەیە کە ئەو ئەزمموی خۆم چەشتم ئەو شتانی کە خۆم تاڵاویان کرد بە قوڕمە ئێستا ئیتر خەڵک هۆشیارکەمەوە لەوەی کە خەڵک هەمان ئەزمون نەبینێت و ناوی کتێبەکەشم لە ئەزمونەوە بۆ هیوا لەسەر ئەو ناو ئەو هینە بنیاتم ناوە کە ئێمە ئەزمموی هەموو ئازارەکانی شێرپەنجەمان کرد و گۆڕیم بۆ هیوا و بە هیوام هەموو نەخۆشانی شێرپەنجە بتوانن لەگەڵ خوێندنەوەی وشە بە وشەی ناو کتێبەکەیە ئەزمونونەکانی خۆیان بکەن بە هیوا چووکە دوجار باوەڕم وایە شێرپەنجەش وەکو هەر نەخۆشیێکی تر ئەکرێ مرۆڤ بەسەر یازاڵ بێت ئەگەر خۆی لە پشت بێ و ئیرادیەکی بەهێزیە بێت بەتەکید ئینشاءالله هەموو کەسێک ئەو دۆخەتەیە پەڕێنێ وەکو ئەزمونێک لە ژیانی خۆیان ئەیگەڕێتەوە خۆشی گیان حەزەکەم بە کورتی یەک باسی ناوەڕۆکی کتێبەکەتمان بۆ بکەی بۆ ئەی ئەگەر کەسێک بیەوێ بیخوێنێتەوە بزانێ باسی چیەکات باشە کتێبەکە لە 4 بەش پێکاتووە بەشی یەکەم گێڕانەوەی ئەزمموی خۆمە لە ئەوەڵ ڕۆژەوە کە زانیمە شێرپەنجەمە بە هەموو ناڕەحەتیەکان و خۆشیەکانەوە من زۆر جەختم لەسەر ئازار نەکردوتەوانێ چونکە ویستومە کە هیوایەک ببەخشم و بەجێدی هیوا بەخشە بەشی دووەم سوپاسی نەخۆشخانەی هیواکەم کە دکتۆریات ڕێگە پێیانی بۆ من کردو توانیمە چاوپێکەوتن لەگەڵ هەموو پزیشکەکانی نەخۆشخانەی هیوای بکەم و بیر و ڕای ئەوان وەرگرم کە ئایا بەجددی لایانی ئەرێنی و دەرونی کاریگەری هەیە لەسەر چارەسەری توشمانی شێرپەنجە بڵێ بەکۆی گشتی هەموو دکتۆرەکانیش لێدوانەکانیانی تایە کە باوەڕیان وایە بڵێ ئەرێنی بوون وا لە کەساکانەکە بتوانن بەهێستە ڕوبەڕی شێرپەنجە ببنەوە و لە بەشێکی تری کتێبەکەمە لە ڕوانگەی نووسینەکانی دکتۆر نۆرمان پەنزێت بێڵەوە کە گەورە نووسری هێزی بیرکردنەوەی ئەرێنیە باز لە ئەرێنی بوونەکەم علمیان ئەرێنی بوون کاریگەری هەیە لەسەر مرۆڤ لەسەر چابوونەوەی نەخۆشیەکان بەشی کۆتایی کتێبەکەش ئەزمموی چیرۆکی کۆمەڵە کەسانێکە کە بەسەر قورسین جۆرەکانی شێرپەنجە سەرکەوتونە الحەمدولیلا ئەوانەی کە پزیشکەکان پێیان وە بۆ تەنها بۆ نمونە بە کەسێکیان تۆ 6 مانگی ترژی بۆ نمونە وتیانە ناتوانین عیلاج بۆ بەکاربێنین یان کەسێک کە لە قورسترین ساتەکانی ژیانیا کە پێیان تۆ شێرپەنجە تا هاوسەرەکەی بەجێ هێشتووە هەر یەکە و بە معاناتێکی قورسەوە بەڵام دوجار بە ورە و ئیرادێکی پۆڵینەوە توانیوانە بەسەر شێرپەنجە سەرکەون چیرۆکی ئەوانە دەستخۆش سپاس دەکەم هیوادارم بەردەوام بی و ئەمە یەکەم و ئاخر کتێبە نەبێ یەکەمە بەڵام ئەخیر نابێ یاڵادی ئیشەڵە ئاخر نابێ لە بەرەوەی منوک خۆم ئاها زۆر حەزەکەم بیخوێنمەوە لەوانەیە هەنێک شتیتیا بێ کە من ئەسڵەن ئامێشکم بۆی نەچوو بێ ئێمە تەنها بیرمان لای عیلاجی کیمیایی و حەبی قورس و چوزانم خەسخانەی هیوا کە ئابۆ ئیتر ئەوە وەکو سنوورێکی وەهمیمان لە مێشکی خۆمانە دروست کردووە کە ئیتر کاڵن شێرپەنجە یەکسەر ئەم کۆمەڵە شتەیە بتێتە بەرچاو باشە بەڵام لە ڕاستیە خۆی وانە دیوێکی تریشی هەیە شتەکان یعنی ئەکرێ کەسێک شێرپەنجەی بێ و ژیانی ئاسایی بکە ئەکرێ کەسێک شێرپەنجەی بێ و بەردەوام بێ باسێکی ژیانی خۆتم بۆ بکە خۆشی لەو کاتی کە پێیانوتی کە تووشی شێرپەنجە بووی ڕاستە لە ئەوڵە قورسە ینی ئەم شتەی مناقەشەی لەسەر ناکرێ بەڵام بۆ دواتر کە ئەها هەڵڕۆژە بە تەنیا بووم لەبەر 2 جار قرس بوو بۆ من کە بە خۆمیانوت شێرپەنجەیە
بەڵام ئیتر من هەر خۆم کەسایەتێکی ئەرێنیم هەیە لە مناڵیەوە ئەمەش لە هەستەکەم لە بناڵی و لە پەروەردەکردنەوە دروستە بێ باشە بە تایبەتی باوکم کاریگەری زۆر زۆریە لەسەرەوە چکاوای کردووە ئێمە هەر ئایلێکی ئەلحەمدولیلا لەو ئایلانین کە هەرچیەک ڕۆیاڵین دڵیان خێریتیە و مرۆڤیش تێڕوانینی بۆ شتەکان هەر جۆرێ بێ بە بڕای من شتەکان بۆ جۆرانە ڕۆیانەوە لەبەرەوە زوو قبوڵم کرد هەرچانە وتیان ئەڕێن بۆ دەروی وڵات و ئەم سەر وتم لێرە دەسەکەین بە عیلاج و بە لە زووترین کاتە ئینشاء الله ئاسایی یەک پرسیار بکەم کاتی وەرگرتنی ئەو عیلاجانی کە هەموو کەسێک وەریەگرێ ئەو چارەسەرانەی هەروەکو کەسێکی ئاسایی لە خەسخانەی هیواوەرتەگرتووە بەڵێ بەڵێ ئەتوانی یەک باسی کورتی زۆر بە کورتی ئەو دۆخەم بۆ بکەی کە لەوێ هەیە چ کاریگەریکی لەسەر تۆ هەبوو ئەو ڕۆژانی کاچی بۆ چارەسەر ئەبێ لە بەیانیەکی زۆر بڕۆی لەبەرەوەی ئەوێ قەرەباڵغێک و لۆدێکی زۆری لەسرە لەستایە نەخۆشیەکە زۆرە لەبەرەوە لە شەشی بەیانیەوە دەرەچووم لە ماڵەوانێ هەتاوەکو پشکنینەکانەکەیت و پزیشکە بینیت و عیلاجە بۆ ڕەواناکە و دوجاریش وەرگرتنی کیمیایی بەپی کەسەکان ڕاستە گۆرە من عیلاجەکانم زۆر بوو هەر سەعاتێکی پێچوو تا تەواو بوو لەبەرەوە بە عام ئەو ڕۆژانە گەشتمە 8 شەو یعنی لە چارەسەر تەواو بوومە ڕۆشتمە بۆ ماڵەوە بەڵێ کیمیایی مزعفاتێکی زۆری هەیە بەپی کەسەکان ئەویش دوجارە گۆڕێت بەڵام من وەکو خۆم هەرچەنەکە گەنجتر بووم بە چاو تەمەەن لە چاو ئەوانەی کە لێویان چووکە زۆرتر شێرپەنجە لە سەروی تەمەنی 45 ساڵ ئەوانەوە بەڵام ئێستایی تر گۆڕاوە گەنجەکانیش تیان هەیە من بیلای کردم جاران نازانم یان چۆنەڵی زانست ئەوەنە پێشکەوتونە بوو یان بیرمیێت ئەگەر کەسێک لە گەڕەکێکە نەخۆشی شێرپەنجی هەبووە ئیتر گەڕەکەەکانی چواردەوریشی ئەیانزانی و تاک بوو تاکگی مەسەلەن دراوسەیەکە یان کەسێکی نزیکە هەی بووە ئیتر مەسەلەن لە خێزانە گەورەکانە ئەو نەفرە بوو لە 4-5 گەڕەکی چواردەوری ئەو شوێنە ئەو کەسە بوو بەڵام ئێستاوانی هەموویان زانی بەداخیشەوە نەخۆشە پیسەکەی دەردەخراپەکەیت یا زۆر ناخۆشە بەڵام ئێستاوانەمەوە وڵا ئێستا زۆر بووە ئیتر نازانم باری فیزیکی جسم گۆڕاوە کەش و هەوایە خۆراک وەم هەموو فاسفود و شتێ نازانم بە تاکی دەبێ هۆکارەکەی سەیسە چی بێت لەبەرەوە ئێستا شێرپەنجە زۆرە بەڵام باسی ئەومانە کرد کە عیلاجەکان چۆن بوو بەڵێ کیمیای عزیێت هەیە مزعفاتی زۆری هەیە لەسەر مرۆڤ چەند جارێک لە نەخۆشخانەیان خەواندم بۆی کە ئاوم تێکە ئەمایتەوە شەوان لەوێ ئەو کاتی کە بیان خەوانمە بەڵێ بەڵام وەکوتر من بۆ وەرگرتنی عیلاجەکان ڕۆژێکی کامل لەوێ بووم تا ئێوارە و ئەڕۆشتمەوە بۆ ماڵەوانێ هەمووی هەروە بوو یعنی وڵایتر ئەویش بەپی جۆرەکان بەپی کەسەکان هەموویە گۆڕێت باوەڕەکەی هیچ دوو کەسێک لێک ناچێت نەجۆری شێرپەنجەکەیان نەجۆری عیلاجەکەیان نەکات و ساتی وەرگرتنەکەیان لەبەرەوە بەپی عیلاجەکانە گۆڕێ هەیە هەر لەوێ داغڵ کراوە باسێکی چۆنەڵی تعاملی دکتۆر و کارمەندەکانی خەسخانە چەند تەسیریانێ لەسەر ئەو کەسی کە لەوێ تاوان کاڵن شێرپەنجەتە هەموو شتێک تەسیری هەیە لەسەر یعنی چ جاوی لاوەکی بە یاسەرێکی بێ باشە تەنانەت کاڕۆیتە نەخۆشخانە گەر پێ بڵند قاچە خواردانەوە ناڕەحەتە بێتاقەتە کاڵن شێرپەنجەتە بریناریت یعنی شتێک نییە مجامەلی بکرێت بەڵام نەخۆشخانەی هیوە لە دکتۆریادەوە کە بەڕێوبەری نەخۆشخانەکەی هەتاوەکو کارمەندی پاکەرەوەکان هەمویان تەعاملێکی جیاوازەکەن یعنی من ماوەی ساڵنیوەکە لەوێم بەردەوام هەفتانەیە و ئەڕۆم لەبەرەوە بەر هەمویانەکەم هەر لە پەرستار لە پاکەرەوە لە دکتۆر لە پزیشکەکان هەمویان یعنی بەڕاستی هەمویانەڵی پەروەردەیەکی تایبەت کراون یا خواڵەشیان ساغ بێت چاویان ماچەکەم هەر هەمویان نەزان کام خەڵکە چ معاناتێکیە هەر هەمان کارمەند بەرە لە نەخۆشخانەیەکی تر دێنێ ئەو تعاملە ناکات لەوێ تعاملیان زۆر جیاوازە یا خواڵەشیان ساغ لە شیان ساغ بێ یاخوا خۆشی گیان باسی جۆری خواردنەکانم بۆ بکە لە ئەسنای ئەو کاتی کە عیلاج وەرەگری فەرقی هەیە لەگەڵ پێشووتر یا دواتر چی ئەەکەی چی ناکەیت سیرکە من نازانم بە سەیی لەبەری پزیشک نیم نازانم بە سەیی ڕێگە زانستیەکە تاوا چیە بەڵام من کە لە سەرەتا وتیان شێرپەنجەتە وتیان نتوانی بسەردانی پسپۆرێکی خۆراکەی خۆراکە بۆ ڕێخاب باشترین شتە کە ڕۆشتم کەمێک ئەنسۆلینم بەرز بوو لەبەروی هەم کەمێک قەڵەوتر بووم هەم کوردەواری خۆمان خۆشخۆر بووم باشە بەڵام کاگەیتە سەر شێرپەنجە ئەگە مرۆڤ توانێت کۆنتترۆلی خۆی بکات لە جۆری خواردنەوە لە وەرزشکردن و لە کۆمەڵشتەوە بە بڕوای من یعنی دەرمانەکانیش کاریگەریکی زیاتر لەسەرەکە هەستەکەم بەرگری جسمە بەرزەکاتەوە تەسیری من ماوەی ساڵێک و 3 مانگ بۆ 4 مانگە بێ هیچ جۆرێکی شەکر و ئەوەی لە ئارد و گلوتین دروستکراوە نەم خواردووە ماویشم خەڵکەڵەن چۆن ماوی تۆ نان ناخۆی تۆ کێک ناخۆی کولیچە ناخۆی شەکر ناخ ئەی چییە خۆی بەدیل هەیە یعنی من وتیان شەکر خۆراکی خانە شێرپەنجەکانە
بە هیچ شێوەیەک من نەمخواردوت و بە تەماژ نیم بیخۆم نازام لە داهاتوە بیرمە گۆڕیانە بەڵام هەتا ئێستا لایزار هیچ جۆرێکی شەکر و ئەم شتانە ناخۆم خواردنەکانم ڕێکە خزبوون منیانوت هێلکەی کوڵاو پرۆتینە کاه و سەوزەوات و ئەم شتانە باشە گۆشتی حیوان نابێ بخۆی مریشت بە کوڵاوی ئەگەر هەبێ مریشکی کوردی باشترە یعنی شتە کوردەوارەکانیان نیوەیەک شتی فرێش و تازە بێت ئیتر زۆر تەرکیز مەکرد سەر ئەوانە و بە هەمیش کەم خۆر بووم یعنی ئەم خوارد وردەوردە بۆی کە بەرگری و مەنا ئەم هەبێ بەڵام هیچ کاتێزیان لە حەدی خۆی هیچ شتێکم نەخواردو باوەڕیشم وایە کە خۆراک بەڵێ کاریگەری هەیە هەم کێشم لەگەڵا دابەزان هەم لەگەڵ یاڕێک بوومەوە چوری و شەکرم نەما هەم الحەمدوللا بەرگریەکی تاویشم پیاکە بەرامبەر بە شێرپەنجەکە لەخوا بەزیابێ خۆشیان حەزەکەم باسی چواردەوەرە بکەین تەسیراتی ئایلە برادەر خێزان هاوسەر خۆشەویست عنی ئەوانی چواردەوەرە لە شوێنی ئیشەکەتە چەند تەسیریان هەیە لەسەر دەرونی تۆ لەو کاتەیە و لەسەر هات چۆنەڵی تێپەڕاندنی دۆخەکەش تا خۆی شێرپەنجە ناخۆشە نەخۆشیەکی ناخۆشە بیستنی ناوەکەش یار ناخۆشە هیوادارم کەس نەبی بیستێ بەڵام دوجار هەر کەسێکیش کە بوو ئینشاءالله بەورێکی پۆڵاینەوە بتوانێت ڕۆبەڕووی بێتەوانێ و وەکو بەشێکی بچووک لە ژیان وەک قاشێک لە کێکەکە سەیریکان نەکە هەموو کێکەکە ئەگەرەوە بەراوردیکەین بە ژیان بەڵام خێزان زۆر کاریگەری هەیە من زۆربەی ڕۆژەکان بێتاقەتە بووم بێزارە بووم ئەموو دیتر ناڕۆم کە کیمیایی مەکرد ئەو نەعزیەتیام ئەموو دیتر ناڕۆم ئەم جارە بێتەوە منم جەلسێ ناچمەوە بۆ عیلاج بوو بەڵام دوجار هەمیان کۆ بوون یانوێمە چاوەڕێی توین چابینەوە باوکم قسەیەکی خۆشیە کرد هاوسەرەکەمێوت ئەی ئەم دوو مناڵە من چی لێ بکەم و چۆن مناڵیشە هەیە ئەوم نەزانێ دوو مناڵیشمەیە تەمەند درێژ بن قوربانە بم چاوەکانە ماچەکەم لەگەڵی هەمووانە ئەی من چی لەم مناڵانە بکەم و یعنی کۆمەڵی قسەی خۆشیانە کرد ئەی دوجار چاکە بیتەوانی و ئەبی بە پێشنگ بۆ مناڵەکانە سبەینە تووشی هەر ناڕەحەتیەک بن ئەڵەن دایکمان بەهێز بوو یعنی ئەم شتانە من هێنایەوە خۆی دووبارە بۆ جلسەی داهاتوو پۆڵاینەتر ئەڕۆشتمە پێشەوانێ لەبەرەوە خێزان زۆر کاریگەری هەیە چواردۆر زۆر کاریگەری هەیە ئەوان نەتوانن کەشێکی وا بڕەخسێنن کە نەخۆشەکە لە بێتاقەتیان نەمێنێتەوە بگێڕمەوە شتێکی خۆش برادێکم هەبوو بەغەڵەت تەشخیصیان بۆ کردبوو کە شێرپەنجەی عنی شێرپەنجەی نەبوو دکتۆرەکە بەغەڵەت پێیوتبوو نەخۆشیێکی تری هەبوو ئیتر لە ڕێگەی فحسی CBC ئەوانەوت پێ وڵای ئەوە شێرپەنجە بڕوا ئەەکەی ئەیوت هەر هاتوومەتەوە دایکم عین لەو ڕۆژەی تا توانە دوو بەیانی سەرەوەیە ئەچی نازان بۆ خەسخانی وە بۆکرد ئەی دایکم هەر گریاوە باوکم هەر گریاوە وتی ئەمە تاایی گوێم لێوە دایکم دوایکرە خۆی گیان لە گوناحەکانی خۆشبی ئەیتر تەواو کوشتی و لە گوناحەکانی خۆش بە و ببڕ ئەی بەس ئەوە نەماوە ئەی بەس ئەوە مابوو کفنم بۆ من دەستی دایکم باوکم ماچەکەم لێرەوە هیچ کاتێ لە بەرچەوەی منە فرمێسکێکیان نەڕشتووە چەندێک بەعزەجارە من بێتاقەتە بووم سەرمەکردە سەڕانی باوکم ئەگریان مەموت زۆر ناخۆشە بۆ ئافرەتە قژەکانی لێ بێتەوە ئێستا ئاوا من بینە من قژم لێرەیە بوو مەکینەم لێ هیچم پێوە نێژ یعنی جلسەی دوێمی کیمیایی هیچ یەک تاڵیشی پێوە نەما لەبەروی کە محاجەبەش نیم ئەڕۆشتمە دەرەوە ئاوا هەستێکی ناخۆش بوو لەبەرەوە زۆر جا سەرمەکردە سەڕانی باوکمە گریان مەموت باوە زۆر ناخۆشە ئاوایمانە هیچ کاتێ بە بەرچای منەوە نەگریان نەشتەکان بە ناخۆش سیرکرد باوکم هەریوت ئەو نەمان نەماوە تێپەڕێ دوجار و قژەکانی شیەتەوە پەشیمانی شەبییتەوە لەوەی کە گریاویت و ڕێک ڕاستی کرد ڕێک ئەوە تا ئێستا پەشیمانم لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان خەفەتم بۆ خواردو ئەگەر ئێستا خۆشی ئێستا بگەرێتەوە بۆ کاتەوە پێی بڵێن شێرپەنجەتە ئەسڵەن بە شتێکی تر سەیری ژیانەکان چونکە دوجار دوای شێرپەنجە هەمان کەس نیت تۆ بەهێزتر دروستە بیتەوانێت ویستم ئەوە بڵێم دوای تێپەڕاندنی ئەوە دوای شێرپەنجە بیرکردنەوەت کەسایەتی جسمت چۆن گۆڕانکاری بەسەرا نەزان بۆ هەر کەسێکی تر چۆنە بەڵام من وەکو خۆمەوەی کە ئەزمونم کردووە من هەستەکەم شێرپەنجە ڕاستە قورسە بەڵام مرۆڤ هەتا ڕوبەڕووی قورسایەتی زیاتر بێتەوە ڕوبەڕووی ئازاری بەقوتر بێتەوانێ دوجار ئەمە کەسایەتێکی زۆر بەقوتی لە دروستەکات یعنی وای لێ ئێستا من جاران خەفەتم بۆ کۆمەڵە شتە خوار یعنی مناڵەکەم نەخۆش بوو بە ساڵێک 10 ساڵ لە تەمەنم ڕۆی باشە بەڵام ئێستا ئیتر قەناعەتێک بۆ خۆشی دروست بووە کە ئەتوانێت پۆڵاینەتر بەرگەی هەموو شتێک بگرێ و جوانتر لە شتەکانە ڕوانێ یعنی ئێستا ئیتر تێگەیشتوم کە خوایەک هەموو شتەکانی بەڕێک و پێکی داناوە لە ژیانی منە لە ژیانی خۆشی ئەبێم کۆمەڵشتە ڕووبات یعنی من هەرچەنێ پەلەقاژە بکەم ڕەنگە خوای گەورە ئەمە کە دایناوە لەم دیۆ باشترینە بۆ من ئەگەر تەنانەت لە دەستدانی ئەزیزترین کەسم بێ ئێستا ئەگەر جاران کەسێکم لە دەست باە ڕەنگە ئیتر چۆنەڵی باشم بەژنەکان ما بکردیا و کۆتایی دنیا بە بەڵام ئێستا یعنی مرۆڤ بێتاقەتە بێت ئەمە
قسەیتیانە هیچ قسەیتیانە ناڕەحەتە بێت فرمێسکە ڕێژێت بەڵام دوهجار وام لێ هاتووە کاتوانم بەرگی هەر شتێک بگرم انشاءالله هیچ شتێک ڕوونەیە بەڵام وام لێ هاتووە هەستەکەم ئازاترم لە جاران لەبەرە مرۆڤ دوای شێرپەنجە ئازاترە بێت ئەزانی من زۆر ئەو شتم بینیوە دوای تێپەڕاندنی دۆخەکە زۆر بەهێزترن ینی زۆر جوانتر و باشتر بەرگی ژیانەگرن مەفهومەکار شێرپەنجە نییە باشە بە بڕوای من مرۆڤ لە ژیانە ڕوبەڕووی هەر ناڕەحەتیەک بێتەوانێ یعنی ڕوبەڕووی فیراقی عزیزانە ڕوبەڕووی چوزانم کابراایکی کاسبکارە لە بازارە و ئیفلاسەکە و هیچ شتێکی پێ نامێنێت کەسێکی ئەزیزی لە دەسەیات جیابوونەوە و تەلاقەکەوێتە بینی دوو هاوسەرەوە ئەمانە هەمویان بۆ خۆیان شێرپەنجەیەکن هەمووی ینی بۆچی بەزناوەکە لە شێرپەنجە واقول کراوەتەوانێ باشە یعنی ئەمانە بۆ خۆیان هەر هەمویان شێرپەنجەیەکن مرۆڤ ئەگەر ورە و باوەڕێکی پۆڵینی هەبێتوانێ ڕوبەڕووی هەر شتێک بێتەوە جۆرێک لەو جۆرە شێرپەنجانە مەفهوم لەوە نیە کتێبەکەی من نووسراوە لە ئەزمونەوە بۆ یا بەس بۆ کەسانی شێرپەنجە بێت نا بە بڕای من هەموو کەسانی سفادی لێکن کە لە جۆرێک لە ڕووداوی لە ڕووداوەکانی ژیانە هیوایان لێبراوە ئەتوانێ هیوایان بۆ بگەڕێنێتەوە ئەم کتێبە لەو کاتیان وستی کە عیلاجی کیمیایی وەرەگریان جلسەی یەکەم هیچ بیرم لێ نەکردەوە وابزانام جلسەی دومی کیمیایی بۆ هاوڕێیەکەم بە شێرپەنجە ڕۆحی شاد کۆچی دوایی کرد ئەوە وای لێ کردم کە بزانم لایانی دەرونی چەند کاریگەری هەیە و هەوڵە ما ببم بە هاوکارێک ئەگەر خۆشم چا بموانێ دەستێکم هەبێ لە هاوکاریکردنی نەخۆشەکانی تراوەی لە ئەوەی لە دەستی من هاو ئەمە بکردم و ئەوەی لە دەستی منی ئەزانی چیت پێ بڵێم بۆی ئەو پرسیارم لێ کردی نووسینی ئەمە نووسینی ئەو شتانی کە لە مێشکتە بە شێوەیەکی هەنچۆڵی زانستی تەسەورەکەم یەکێک بێ لە هۆکارە زۆر 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 باشەکان بۆ ئەرێنێبوونی تۆ وری گەڕاوی شتە خوێندۆتەوە لەسەری لە باتی ئەوەی سێری ڤیددیوی ناخۆش بکەیت ئەزمونێکی تازە پێیا ئەەکەیت یعنی خەریکی شتێکی تازیت لەو کاتەیە برادرم هەبوو ئەیود لەم کاتەیە چیم کردووە خۆم فێری زمان کردووە ینی لەو سەختی و لەو ناڕەحەتیە فێری زمانێکی تازە من لە ئەسنای ئەو شەحاڵمانگی کە کیمیایی وەرەگرت دوسێ شادەم بەدەزێناوە یعنی دانانیشتم لە ماڵەوە چونکە ئەیانوت هەتا سەرقالبی باشترە کۆرسی 6 ڕۆژەی ئەچارم خوێن شادی ئەچارم بەدەزێنە تیۆتیم خوێند ڕاهێنەران ئەوم بەدەزێنە ئەلحەمدولیلا یعنی دانەنیشتم من ئامۆژگاریشم بۆ نەخۆشانی شێرپەنجە ئەوەیە یان کە سوکار مەهێڵن ئەوە بەتەنیا بن ئەوە لە فەراغا بن دانیشن بیر لە خۆیان و لە نەخۆشیەکەیان بکەنەوەوانێ یان ئەگەر کە سوکاریش هاوکار نین خۆیان دوجارەتوان شتێک بکەن کە ئەو کاتە فەراغانە بە مەشغوڵیەتێک پڕکەنەوە کە خیاڵیان لای نەخۆشیەکەیان نەبێ ئەوەش دووبارە هاوکارە بۆ چابوونەوە لە شێرپەنجە یەک وشەی ئاخرم پێ بڵێ یان ڕستەیەک بڵێ کە ئەو کەسی سەیری تۆ ئەکا ئێستا نەخۆشی خۆشخانەی هیوایە بتوانێت بەهێزی کات ئومێد بەخش بێ بۆی دوجارێ مە قەومێکی مسلمانین باوەڕمان وایە هەر شتێک لە ژیانە ڕۆیە لەلایەن خی گەورە ڕێکخراوە و خێر لەوەیە کە مرۆڤ خی گەورە بۆی هەڵبژاردە تووشی شێرپەنجە بێ ئەگەر مرۆڤ بەم قەناعەتەوە لە شێرپەنجە و لە هەر ناڕەحەتێکی ژیانی بڕوانێ دوجار خی لە پشت بێ بە ورێکی پۆڵینەوە توانێت ڕوبەڕی شێرپەنجەش بێتەوە و من باوەڕم وایە چۆن من توانیم و ئێستا لێرە دانیشتوم تۆی نەخۆشی شێرپەنجەش کە منە بینی ئەتوانی بەهێزتر و پۆڵینەتە ڕوبەڕی بیتوانێ کاتەکانێ باشتی بەسوود بەسەربەرە هەموو کاتێگوێ لە شتی ئەرێنی بگرە خوێنەری کتێبەکەی من بە ئینشاءالله بێ بە هیوا بە هەمووان ئینشاءالله حەزەکەم ئەم بە PDFیش هەبێت هەیە یەڵا بۆمان بنێرە دوای داێنین لە لینکی ئەم بەرنامەیە کە پۆستمان کرد PDF ئەم کتێبەش دانین بە هیوام هیچ کەسێکتان ئازار نەبینن بەڵام خۆی مرۆڤەکان بە ئازارەوە جوانن مرۆڤەکان کاتێک بەهێزە بن کە بەرگی ئازارەکان نەگرن کە ئازارەکان تێپەڕێنن بەو هیوایم هەمووتان بە بەهێزی ببینم من و هەر کەسێکی تر کە تووشی هەر حاڵەتێک ئەبین تووشی هەر دۆخێکە بین چواردەور ئاگادارمان بێ دوور بن لە دەرد و بەڵاو ناخۆشی بمێنن بەخێر